کاربەدەستانی هەواڵگری ئەمریکا ڕۆژی چوارشەممە هۆشداریان دایە یاسادانەران کە قەیرانی ئابووری و تەندروستی گشتی جیهانی کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بووە تەنیا دەبێتە هۆی زیاتربوونی نائارامیەکی جیهانی. ئێمە ڕوبەڕووی کۆمەڵێک هەڕەشەی کۆن و نوێین کە بوونیان ئەگەری قەیرانە هەنووکەیەکان بەرز دەکاتەوە. جیهانی مۆبایل و پەیوەندیە بەربڵاوەکان دەرفەتی زۆرمان دەخاتە بەردەم، بەڵام لە هەمان کادا کێشەی زۆریش دروست دەکەن. بەپێی هەڵسەنگاندنێکی ساڵانە کە لەم هەفتەیەدا لەلایەن 18 دەستگای هەواڵگری ئەمریکاوە بڵاوکراوەتەوە، ئەمریکا ڕوبەڕوویە لەگەڵ هەڕەشە و مەترسیەکانی رووسیا و کۆریای باکوور و ئێران. هەڵسەنگاندنەکە بە وردەکاریی فراوانەوە باز لەو هەڕەشانە دەکات کە ئێمە لەگەڵ یاندا ڕوبەڕووین، بەڵام هەندێک کێشە هەیە بە تایبەتی دەمانەوێت باسییان بکەم، وەک ئاسایشی سایبەری، ئاسایشی هەڵبژاردن، بەرزبوونەوەی توندوتیژی و توندڕەوە ناخۆییەکان، هەروەها سەرهەڵدانی چین بە تایبەتی پارتی کۆمونیستی چینی. دیپلۆماسیەتی ڤاکسەنی چین تەنیا تازەترین نمونەی پێشبڕکێی ڕاستەخۆی ئەو وڵاتەیە لەگەڵ ئەمریکا کاتێک باز لە کاریگەریە جیهانیەکان دەکرێت. چین بە شێوەیەکی بەرچاو ڕکابەریەکی هاو ئاستە و لە چەندین ڕۆوە بەرەنگاری ئەمریکا دەبێتەوە و هاو کاتیش هەوڵ دەدات پاڵپشتی بەرزبوونەوەی ئەو نۆرمە جیهانیە بکات کە سیستەمی چینی دەسەڵات خواست پەسەند دەکەن. لە دوای هێرشە سایبریە گەورەکەی سۆلار ویندز کە لەلایەن هاکەرانی رووسیاوە ڕوویدا، یاسادانەرانی ئەمریکا وتیان کە ئاسایشی سایبری دەبێت جددیتر وەربگیرێ. هەرشی سایبری سۆلەر ویندز دەریخێز کە دەکرێت بە ئاسانی ژێرخانەکانی ئەمریکا ڕوبەڕووی هەڕەشە ببنەوە، ئەوەی کە ڕکابەرەکانمان سوور بن لەسەر ئەنجامدانی هێرشەکە کە تەنها بە مەبەستی سوێخوڕیکردن نەبێت، بەڵکو بۆ سەر شتەکانی تریش بێت، وەک تۆڕی کارەبا یا دابینکردنی ئاو. ئەمە دوور لە خەیاڵ نییە. لە دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی پاری ئەمریکا، ئاسایشی هەڵبژاردنەکانیش بوو بە خاڵێکی گەورەی ناکۆکیەکان لەگەڵ رووسیادا. رووسیا لە ساڵی 2020دا هەڵمەتی زانیێرەکانی ئالۆزی گرتە بەر بۆ کەمکردنەوەی دەنگەکانی سەرۆکی ئێستامان، هەروە بۆ پشتگیریکردن لە خۆکاندیدکردنی سەرۆکی پێشوو. پێویستە ئەوە ڕوون بێت کە ئەوانەی ئەم دەستەوەردانە دژمنکاریانەی ئەنجامدا دیسان باجەکەی دەدەن. دانیشتنی ئەم هەفتەیەی نوێنەران لەگەڵ کاربەدەستانی هەواڵگری ئەمریکا یەکەم دانیشتنە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کە بۆ یەکەم جار دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا بە ئاشکرا هەڕەشە و مەترسیەکانی سەرئاستی جیهانیان تێدا باس کرد. ئەم کارە لە ماوەی ساڵی کۆتایی بەڕێوەبەرایەتی ترامپدا ڕاگیرا بوو.